قسە لە سەر کار و بەرهەمەکانی نووسەر و ڕۆژنامەنووس ئەردەڵان عەبدوڵڵاکەین کە بە تایبەت گرنگیدانی بە بەشێک لە بەرهەم و نووسینەکانی بەشێک لە شان و نامەنووس و نووسەرە ناودارەکانی جیهان و سەردانیکردنی ماڵی نووسەران و ڕووناک بیران و کە بەشێکیان وەک ناوەندێکی کللتوری گرنگ دەبینرێن. قسەباسی زیاتر دەربارەی ئەم بابەتە و کار و بەرهەمەکانی نووسەرەکەم ئەردەڵان عەبدوڵڵا بەڕێزیان لە سودی کورسات مەگەزین میوانمان کاگەردەڵان بەخێر هاتی. بەخێربی سەرچاومان. زۆر سپاس. سەرەتا یەکسەر ئەمەوێت لەوێەوە دەست پێ بکەم بۆچی ئەوەنە گرنگی بە نووسینەکانی نووسەر و ڕۆژنامەنووسی فەڕەنسی ئێمیل زۆلاییت؟ بەڵێ دووبارە سوپاس بۆم بانگێشتە. طبعاً ئێمیل زۆلا لە یەک کاتا نووسەر بووە، بڵێن چالاکوانی مەدەنی بووە، بیرمەندێکی گەورەش بووە کە خاوەنی قوتابخانەیەکی ئەدەبی گەورەیە بە ناوی سروشگەرایی وە کۆمەڵی ڕۆمانی جوانی هەیە لەوانە جێرمیناڵ نانە وە کۆمەڵێکی تر و ئەو یەکێکە لە قۆناغە گرنگەکانی ئەدەبی فەڕەنسی و لە هەمووشی گرنگتر ئەو قوتابخانەیەکی ئەدەبی دانا بە ناوی سروشگەرایی کە لە شانۆ و ڕۆمان و تەنانەت تابلۆکێشانیشە ڕۆڵی هەیە وا تاوەکو ئەمڕۆ. لە پەنا ئەدەب و کاری فکری و نووسینا چالاکوانێکی گەورەی مەدەنی بووە بە داکۆکیکردنی هەندێک وەک سیاسیەکیش ئەیبێنن. بەڵێ کێشەیەکە بە ناوی دریفۆس کافسەرێکی جوولەکەی فەڕەنسی بووە 1894 تاوانبارەکە سیخوڕی بۆ ئەڵمانیا کردووە. دوای دەرەکەوێت کەوانەوەی ئەو زۆر داکۆکی لەکە ئیتر لەمەوە ئەبێتە سیمبۆلێک بۆ نووسەرانی تری فەڕەنسا کە گرنگی بن بە لایەنی چالاکوانی مەدەنیش. ئەمە وای کرد کە بڵێن ئەمە لایەک و لایەکە شۆ من ڕۆمانی یەکەم ڕۆمانیم کە خوێنەوە جێرمیناڵ زۆر واجب بووم پێی. دواتر ڕۆمانەکانی تریشم خوێنەوە و پاشان دوو نۆڤلێتیم کرد بە کوردی بە ناوی جەژنەکەی کۆکۆڤیلەوە لە ئەڵمانیەوە کردم و ئەوی کەشیان لافا و لە عەرەبیەوە کردم. دوجاریش خۆم کتێبێکم لەبارەیەوە نووسی خوێندنەوەی بۆ 12 ڕۆمانی جگە لە ژیان نامەکەی و بیر و فکر و شێوازی نووسینی و ئەم کێشەی دریفۆس و ئەمانە. ئەم ساڵ کە سەردانی فەڕەنسام کرد من پێشترم زانی کە لە فەڕەنسا سەنتەرێکەیە کە بڵێن یان ماڵێکەیە بە ناوی مێزۆن ئێمیل زۆلا ماڵی ئێمیل زۆلا بە هاوکاری و پشتگیری دکتۆر محەممەد ئەورامی پرساوی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان لە فەڕەنسا ئەو توانی بڵێن هەم مەوعید و شتەکانم بۆ وەرگێ و هەمیش بۆ وەک وەرگێڕ چکە من زمانی فەڕەنسی بۆ شوێ نازانم. سەردانی و سنتەرەمان کرد. سنتەرەکە ماڵی ئەو بوویان ماڵی هەر بە ناوی مێزۆن ئێمیل زۆلایە. بۆتە سنتەر. ئەوە ئەو ماڵە دوایین ساتەکانی ژیانی لەو ماڵەیە ژیاوە. ئیتر ماڵی ئەو نووسەرە بڵێن کراوە بە سنتەرێکی وەک سنتەرێکی ئەدەبی تر هەموو دەستنووسەکانی پارێزراوە ئەو ڕۆژنامانی کە تیان نووسیوە ئەو ڕۆژنامانی کە دژی قسەیان کردووە ئەتکاشتە ژوورۆ بڵێن وەک شوێنێکی گەشتیاریە کتێ بڕیت و ئیتر دوایەوە فیلمی دۆکۆمنتاری تایە و ماڵەکە خۆی ماڵێکی گەورەیە. ینی کە ئەچیتە ژوورەوە وەک ماڵێکی ئاسایی ئەیبینی کە ماڵی نووسەرێکی گەورە بۆ شوێنی ژیانکردنی بووە یان وەک سنتەرێک ئەیبینی کە بەش کراوە بەشەکانی جاکراوە. خۆی ماڵی خۆی ئەوە دو شوێنی بووە لەوێ ژیاوە. ماڵەکە ئێستا کراوەتە وەک بڵێن مۆزەخانەیەک تکاتە ژوورەوە بڵێن کۆمەڵێک دەزم سوشتی خۆی پارێزراوە و لە هەمان کاتیشدا ئەو کتێبەکانی پارێزراوە و فیلمی دۆکۆمنتاری پەخشەکرێت جگەلەوە ئیتر ماڵەکەی حوشەیەکی گەورەیە لەناو حوشەکەشە شوێنی دانیشتنی خۆی لەکوێ بۆ شوێنی هەنێ ئاژەڵ و شتی وای بەخێو کردوانەشی هەر بەڵام هێشتا ئینیان نەکردووە. من لەوێ بەڕێبەری سنتەرەکەم بینی بەڕێز فلیپ ئۆڕیۆن کتێبەکانی خۆم پێشکەش کرد زۆری پێخۆش بوو بڵێ
کەوا لە کوردستان گرنگیرا و بەم نووسەرە و بەلاشیەوە ینی تا ڕادێ سیر بوو کە ئێمە مەسایەندە گرنگیمان ناوە بەم نووسەرە و دواتریش لە ڕۆژنامەی کوردستانی نوێژ بڵێ من کۆمەڵی وتارم لەبارەیەوە ئێمێل زۆلا و نووسیب ئەوەشم پێشکەشکردن ینی پێخۆش بوو لە هەمان کاتیشدا وەک پەیوەندیەک پێ باش لە بینی ئەم سنتەرە و سنتەرەکانی تری کولتوری لە هەرێمی کوردستاندا. کاک ئەردەڵان سەردانی کردنی سنتەرێکی ئاوا یان شوێنێکی ئاوا گرنگ چه هەستێک بە تۆ ئەیە کە تۆ بۆ خۆت لە دنیای نووسین و لە دنیای ئەدەبای سیرەکەی لە وڵاتان چەندێک گرنگی بە نووسەرانی خۆیانەدەن و چەندێک تەنانەت بچووکترین دەستنووسەکانی ئەوان چۆنە پارێزرێت ئەمە چه هەستێک ئەیە بە تۆ؟ وڵات تاوان ئێستا لە زۆربەی وڵاتان ئەوە کراوە کە بڵێ نووسەران کە کۆچی دواییەکەن ماڵەکانیان پارێزرێ بەداخۆیمە لە کوردستانە تا ئێستا شتێکی وامان نییە بەبزان بەس ماڵی مامۆستا جەمال نەبەز هەیە کە وەک سنتەرێ پارێزراوە ئەمەش پەیوەندی بە و بنەماڵانەوەیە کە بڵین خۆیان ئەبێ کارێکی بۆ بکەن دووەمیش وزارەتی ڕۆشنبیری تاوان ئەم ماڵانە کە لە ئەوروپا بڵین لایەن لە زۆربەی وڵاتانی تر ئەمە لەلایەکەوە پارێزگاریکردن و ڕێزلێنانە بۆ نووسەرە لەلایەکی کەشەوە بۆ بەشێک لە مێژووی ئەدەبی و وڵاتە پارێزێت لە هەمان کاتیشە وەک گەشتیاریشە ینی بڵین خەڵکێکی زۆرە چێ سەردانی ئەو سەنتەراناکە وە گرنگە ئێمەش بڵین ئێمە نووسەری زۆرمانەیە ئەگەر نەماتوانی بێ کۆنەکان هینیا بکەین بەڵام ئەوانەی کە بڵین لەم چەند ساڵی دوایە کۆچیان دواییان کردو گرنگە کە مەسەڵە ئێمە شتیوە هەمان هەبێ ماڵی ئەو نووسەرانە پارێزراوە بێ دەستنووسەکانیان چکەوە بەشێکە لە مێژووی ئەدەبی کوردی. ڕاستە تۆ بۆ خۆت چەندێک لە بەرهەمەکانی ئەمیل زۆڵات وەرگێڕاوە و چەندێک لە بەرهەمەکانی ئەویش وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی؟ من خۆم دوو نۆڤلێتی وەرگێڕاوە ئێستاش خەریکی ڕۆمانێکی تریم خەریکی وەرگێڕانی ئەوم و نۆڤلێتێکی تری کاک جەبار سابیر وەرگێڕا ڕۆمانێکێتی ئەوەی کە ئێستا بە ناوی نانا یەکێکە لە ڕۆمانە باشەکانی دەورە سەرەتاکانی تروا بڕیاریشە وای اتفاقمان کرد کە لە کاتی چاپکردنیە هەم لە پاریسیش دەبێ هینی کەم ینی بڵاوی کەمە و کۆڕێکی گەورە ساز بکەین ئەو سنتەرە سازیەکە بووم لەناو ئەو هەموو نووسین و بە تایبەتی ئەو هەموو ڕۆمانەی ئەو بۆچی ئەم ڕۆمانە هەڵبژاردووە؟ ئەم نانا یەکێکە لە ڕۆمانە ناسراوەکانی و ئەو زنجیرەیەکە لە ڕۆمانەکانی بە وەکو بڵین کۆمەڵی ڕۆمانی هەیە ئەمە خۆناغ بە خۆناغیەنەوە دوایینەوە ئەم نانە ئیتر جگە لە بۆ زۆربەی زمانە جیهانیەکان وەرگێڕاوە کراویشە فیلم و یەکێکە لە ڕۆمان ناسراوەکان باسی قۆناغێکی تایبەتی فەڕەنساکە. بەڵێ زۆر باشە. دواتر پێم وابێت سەردانی ڕۆژنامەی لومانی تێما بەڵێ کێکێکە لە ڕۆژنامە گرنگەکان و گرنگی بە دۆزی کوردە. طبعاً ڕۆژنامەی لومانیتێ یەکێکە لە ڕۆژنامە دیارەکانی فەڕەنسا لە ساڵی 1940 دامەزراوە ساڵێکی کابێت یادی 120 ساڵەیان ئەم ڕۆژنامەیە وەک بڵین زمان حاڵی یان نزیکە لە پارتی کۆمۆنیستی فەڕەنساوە یەکێکە لەو ڕۆژنامانەی کە بە درێژایی مێژوو گرنگیاوە بە دۆزی کورد و تا ڕادەیەکی باش پۆزتیفانە لەسەر گەلی کوردی نووسیوە. ئەو من پێشەوەی بڕۆم ئاگاداری ئەوە بینوە لە کوردستانی نوێشە ئاگاداری ئەوان کە ئەوان ڕۆژنامەیەکن گرنگی بە ئێمە بە گەلی کوردێن لەگەڵ کاک محەممەد کەریم سەرنووسەری ڕۆژنامە و ڕێککەوتین کە بڵین قەلغانێک وەکو دیاری لە پای ئەو وتار و راپۆرتانی کە نووسیانە ئەم قەلغانە بوو یامان بەم بەڕێزە بەڕێز سێباستیان کرێپل. ئەویش بەڕاستی دووبارە زۆر سپاسی دکتۆر محەممەد دەکەم کە ئەو توانی ئەوە نییە وەک بێتە حەلقەی وەسڵ هەم بۆ مەوعید وەرگرتن و هەم بۆ وەرگێڕانیش سەردانی ماکردن و ئەمەش بۆ من ئەو
و گرنگ بوو چونکە لە نزیکەوە ئەزمموی ڕۆژنامەیەکی فەڕەنسی بزانی گرنگە و چۆن ئەوان کارەکانە بن بەڕێوە چۆن بووە و ئێمەش کاتێک کە ڕۆشتین ڕێگەیان پێیان کە لە کۆبوونەوەی ڕۆژانەی خۆیان بەشدار بین کامەش خۆی عادەتەن زۆر کەم ڕێگەیەن بەڵام پێیان خۆش و کێمە لە کوردستانەوە ڕۆشتین چ جیاوازیە کە بەدی کرد لە نێوان باڵێن کاری ڕۆژنامایی ئەوان و بە بەراورد لەگەڵ خۆمان خۆی خۆشببختانە هێندە جیاوازیمان نییە ینی ئێمەش ئەوان چۆن بڵین ئێمە ڕۆژانە خۆمان کۆبوونەوەی تایبەتمان هەیە هەر لاپەڕۆباسی شتی خۆیەکە ئەوانی ژەوەیان هەبوو وەڵام بڵین ئەتوانم بڵێم وان ڕۆژنامەکە تا ڕادەیەک فراوانتر بوو گەورەتر بوو ستافی دەستەی نووسەرانیان گەورەتر بوو لە هەمان کاتیشدا بڵین بەشی دیزایانی ڕۆژنامەکەش بەشدار بوو ینی بەس دەستەی نووسەران نابڵین ئەوانەی لایەنی تەکنیکی و چووکە قسە و لە ڕۆژانە بڵین باسی فۆتۆیان نەکرە و فۆتۆی باشە و فۆتۆی خراپە ینی ئەوەش تا ڕادەیە تازە بوو لە هەمان کاتیشدا مەسەلەی بڵین ئەو بابەتانەی ڕۆژ کە بڵین زۆر جار ئەوان کە نەماشێت و ئەوانە لە ڕووی تەکنیکیشەوە توانم تا ڕادەیەک بڵێم مۆدێرنترە ینی بڵین ئەوان بەکارهێنانی تەکنۆلۆژیا و پەیامنێریان زیاتر و ئەوانە بەڵێ لای ئەوان بەس لە ڕووی عەفوەن لە ڕووی کارکردنەوە زۆر فەرقمان هەمان شێوازە ئەی لە ڕووی با بڵێن ئەوەی کە ژمارەی خوێنەر یاخود چەندێک خوێنەریان هەیە ئەوانیش هەمان کێشەیەمیان هەیە چونکە تۆ مشکلەی خوێنەر سوشیال میدیا بەڵام سوشیال میدیاشیان ئێمەش ئێستا لە کورسانی سوشیال میدیامان هەیە بەڵام ئیتر بەو شێوە زەقە ئێمە نییە کە مەسەلەن لەو باوەڕەیەم ئەنی ئێستا ئێمە لە کوردستانە زۆر کەم بۆ تۆ ینی تۆ ئێستا تیراژی کتێب کام نووسەرە زۆر زۆر ناسراو بێ ئەگەر بگاتە هەزار ئەگینە 500 و زۆر جار باسی 100 نوسخەژەکرێت ئەمەش ینی بۆ ئێمە بەڕاستی کارەساتە بەڵام فەڕەنساش هەمان کێشێ هەیە بەڵام بەو شێوە زەقەی ئێمە ناچکە تا ڕادەیە خوێنەر لەوێ هەرماوە زۆر باشە پێم وابێ سەردانی ماڵی ئانا فرانک لە هۆڵەندا لە ئەمستردام بڵێ ئانا فرانک کچێکی ژوورەکەی ئەڵمانی بووە نەماڵەکەیان ڕایان کردو بۆ هۆڵەندا لەوێ ماوەیەکی زۆر لە سەردا بێکاژین دوای هەموو بەسەراتی ژیانی خۆیان تۆمار کردووە کتێبەکە یەکێکە لە کتێبە گرنگەکانی جیان ئێمە پێش چەند ساڵێ لەمەوە پێش لە کوردستانی نوێە ئەو کتێبە کاک کەریمەلا ڕەشید کردبی بە کوردی ئیتر لە کوردستانی نوێ بەش دامانە بەزان هیوادارم لە داهاتوە ئەو کتێبە شابێت کە بەش داماندا من ئەو چەند نسخەیەکم لەگەڵ خۆمە هەڵگرت دوو خوشکم لە هۆڵەندایە من ئیتر لەوێ بە شێخانی خوشکم وت کە ئەمێ سەردانی ئەو سەنتەرە بکەم تر ئەوان لەگەڵ گلێنەخانی کشیە کاری ڕێخستن و وەرگێڕان و ئەوانە چووکە من توانیم سەردانی ئەوێ بشکەم و لەوێ بەڕاستی ئەو سەنتەرە سەنتەرێکی گەورە بوو ماڵەکەیە پارێزراوە تا ڕادەیەک توانم ئەوەیە بڵین هەموو ماڵەکە پارێزراوە چۆن بووە ئەو دەسوخەتی ئەو کتێب و شتەکان بڵین دواتریش کراوەتە سەنتەرێکی گەورە لە خوارەوە کافتریایە و ئەو کتێبانەی کە بڵاو کراوەتەوە و فیلمی دۆکۆمنتاری پەخشەکرێت چۆن بووە چۆن نەبووە لەوێش ڕاستیەکەی من توانیم بەڕێوبەری سەنتەرەکە ببینم خاتوو ماریا بێکر ئەمەیە و سەنتەرەیەوە بڵین هینە ئیتر هەم نوسخەیە لە ڕۆژنامەکەی کوردستانی نوێم پێشکەش کرد و هەمیش کۆمەڵێ قسە باسمان کردیانی ڕاستی ئەو سەنتەرەکە ئەیبینی ئەم هەیە بە زوی کوردی شۆڕۆشتن پێیان خۆش بوو ینی
زیاتر ئەمیز بڵێن هەرەوەنی وەک کوردێک پیشانیان هیچ پەیوەندیەک یاخود هیچ هەمە ئاهەنگیەک لە دوای ئەو سەردانانەی تۆ بۆ ئەو سنتەرە گرنگانە دروست بۆ لە نێوان نووسەران و هونەرمەندانی ئێمە لەگەڵ ئەو سنتەرانە وەڵای ئێمە وەک کورسایی نوێ بەتەکیید ئەو پەیوەندیەکمان دروست کردووە و لەگەڵ ڕۆژنامەی لومایەتی هەوڵین هەتا کاری هاو بەش پێم بەڵام بەگشتی سەردانی ئەم سنتەرانە بۆ ئێمە گرنگە پەیوەندی بەسن لەگەڵیانە گرنگە چکە ئێمە سوود لە ئەزمموی ئێوان وەرەگرین ئێوان خاوەنی ئەزمموونێکی بەڕاستی زۆر مۆدرنن کە ئێمە ژیوادارین لە داهاتوە بتوانین سنتەرێک ئاوا دروستکەین بۆ پیشاندانی ئەو هەموو تاوان و شتێک کە بەرامبەرمان کراوە و بینینی ئەو سنتەرانەش و وەرگرتنی ئەزمموی ئەوان بۆ ئێمە گرنگەکە لە کوردستانە زۆر ڕاستە کاگەر دەڵان پرۆژەی داهاتوت هەیە هاوشێوەی ئەمەیان شتێکی ترە وەڵا پرۆژەی داهاتوو لە ڕووی کتێبەوە کتێبێکە ڕۆمانێکە هی نووسەری کێڵمای بە ناوی بێرنارد شلینگ بە ناوی کچە زاکەم ئەمە یەکێکە لە ڕۆمانێکی دۆستۆفسکی بێ وەڵا نا من پێش چەند ساڵێ لەوە پێش کتێبێکم لەبارەی دۆستۆفسکی و نووسی ئەوی وەکو هاوشێوەیە مێمێژە بەڵام ئەم نووسەرەشێکێکە لە نووسەرە باشەکانی ئەڵمانیا و لە ماوەی داهاتوە لایەن ناوەندی ڕاندەوە چاپەکرێت چاپڵاوکرێتەوە و باسی قۆناغی مێژووی ئەڵمانیاکە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە هەتاوەکو ئەمڕۆ کێشەکانی کۆمەلگای ئەڵمانیای ئەمڕۆ و لە یەکێکە لە کتێبە باشەکانی ئەڵمانیا کە پار ئیتر چابە من ماوەی حەواژمانگێک خەریک بووم داهاتوە بەردیدی خوێنەرا بکە دەستەکانت خۆش بێ بە هیوای کاری زیاتر سپاس دەکەم کەم ئێوارەی لە پرۆگرامی کورسات مەگەزین ئامادەبووی زۆر بەڕێز ئەردەڵان ڕۆژنامە نووسوەرگەڵ دووبارە سپاس بۆ تۆ